ساڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش لە نوێترین پێشهاتی سیاسیدا لەسەر ئاستی عێراق دادگای باڵای فیدرالی لە عێراق بڕیاریدا بە ڕاگررتنی سەرجەم ڕێکارەکانی کاندیدبوونی هۆشیار زێباری کاندیدی فەرمی پارتی دیموکراتی کوردستان بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق ئێستا ئەوکێشە سیاسیەکان لە عێراق ئەوەندە بە خێرایی ئاڵوگۆڕیان تێدا دەکرێت ئەوەندە بە خێرایی گۆڕانکاری ڕوودەدات تەنانەت لەسەر ئاستی کاتژمێرەکان دەکرێت گۆڕانکاری چاوەڕوان نەکراو لە عێراق ڕوو بدات هێز و لایەنە سیاسیەکان بە بەردەوامی لە گفتوگۆدان بۆ ئامادەکردن بۆ تەواوی پرۆسەی سیاسی لە ئایندەی نزیکدا بڕیارە سبەینێ دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ یەکلایکردنەوە دۆسی سەرۆکۆمار و هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێی عێراق بەڕێوە بچێت ئەمە لە کاتێکدایە کە هێشتا هێز و لایەنە سیاسیەکان بەگشتی زۆرینەیان خۆیان یەکلایی نەکردوێتەوە لەوەی کە ئایا بەشداری لە دانیشتنەکەی سبەینێدا دەکەن بەگشتی لێکەوتەکانی بڕیارەکەی دادگای فیدرالی عێراق بۆ ڕاگررتنی کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستان و هاوکات تەواوی پرۆسی سیاسی لە عێراق دەبێتە تەوەری سەرەکی گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم پێشەوەی بسمەلای میوانەکەم دەمەوێت ڕوونکردنەوەیکی بچووک بم لە چەند ڕۆژی ڕابردوودا شارپرێس پەیوەندی بە ژمارێکی زۆر لە ئەندام و کادری پارتی دیموکراتی کوردستانەوە کرد بۆ ئەوەی لە بەرنامەکانی شارپرێس لەبارەی دۆخی سیاسی لەسەر ئاستی عێراق گفتوگۆ بکەین بەڵام بەهۆی پابەندبوونیان بە دیسپلینی حیزبی و بڕیاری وتەبێژ و سەرۆکی حیزبەکەیانەوە ئامادە نەبوون بەشداری بەرنامەکانی شارپرێس بکەن ئەوەش شارپرێسیش وەک جۆرێک لە هاوسەنگی هەوڵیدا تەواوی هێز و لایەنە سیاسیەکان لەو بارەیەوە بتوێنێ بەڵام کادرەکانی پارتی دیموکراتی کوردستان وەگوتم بەهۆی پابەندبوونیان بە بڕیارەکانی سەرۆکی حیزبەکەیانەوە کە ئەوەش مافێکی سەرەتایی خۆیانە بۆیە شارپرێس پێی خۆش بۆ ئەوانیش بەشدار بن بەڵام دیارە نەیانویستوە بەشدار بن دەچمە لای میوانەکەم بەڕێز سالار مەحموود ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی سڵاوت لەبێ کاک سالار ئەم کاتت باش دەمەوێت بزانم بەگشتی لە ئایندەی نزیکدا لە چەند ڕۆژی داهاتوودا لە سبەینەوە لێکەوتەکانی بڕیارەکەی دادگا چی دەبێت؟ بەڵێ زۆر سپاس سڵاو بۆ ئێوە بۆ بگەران بێگومان دۆخی عێراق لە دوای هەڵبژاردنەوە تاوەکو ئێستا بەهۆی ئەو ململانێ سیاسیانەی کە هەبوون هەر کێشمەکێشی زۆر بەخۆوە بینێ و لە سبەینێدا ئەو کێشمەکێشانە زۆرتر چڕەوێتەوە بێگومان عێراق بە کۆمەڵە قەیرانی سیاسی کۆمەڵایەتی ئابووری پەیوەندی ناوخۆیی و دەرەکی تێپەڕی تا گەیشتە ئەوەی کە پرۆسی سیاسی و حکومڕانی لە عێراق گەیشتە بنبەست و داواکرا هەڵبژاردننی پێشوەخت کرێت و پێشتریش حکوومەت هەڵوەشایەوە حکوومەتێکی تر کاربڕێکار دامەزرا کە موستەفا کاظمی قیادەیە کرد هەموو ئەمانە بوونە باعیسی ئەوەی کە هیوایەکە بێ بۆ گۆڕانکاری هەڵبژاردن کرا لە دەرەنجامی هەڵبژاردنەوە ئەم دۆخە و ئەم هێزانە ئێستاکە کە مەساری ئوموریان گرتوتە دەستەوە بێگومان ناتوانن تا ئاستێکی کە پێویستە حکوومەتی تا تەشکیل بێت پێک بێن ڕێک بێن تەوافق بکەن وەکو پرەنسیپێکە لە چەند ساڵی ڕابردوودا بووە بۆیە ئێستاکە گرێ کەوتوتە ناو پرۆسی سیاسی لە عێراق ئەو گرێش لە پرسی هەڵبژاردننی سەرۆکۆماردا چڕبۆتەوە کە سبەینێ پەرلەمانی عێراقی بەنیازە دانیشتن کا و ئەو دانیشتنە پێویستی بەدوو لە سەرسەی حزوری ئەندامانی پەرلەمان هەیە کە ئەو ژمارەیە بە بۆچووری ئێمە پێک نایە و ئەو لایەنانەی کە ئیستعدادیان هەیە بچنە پەرلەمان بچنە دانیشتنەکە ئەو ژمارەیە پێک نایەنن چونکە پەرلەمانی عێراق وەکوتەکانی پەرلەمانی عێراق دابەش بوون بۆ دوو بەرە هەرێکێ لەو بەرەیان کە متعارض بێ بۆ چوونە ناوهۆڵی پەرلەمان ئەو کاتە جلسەی پەرلەمان ڕوونادا چونکە دوو لە سەر سێ پێک نایێت. زۆر باشە مادام پێتان وایە ئەگەری بەڕێوەچوونی دانیشتنەکەی پەرلەمان ئەگەرێکی زۆر لاوازە کەواتە لە ئەگەری بەڕێوە نەچوونی دانیشتنەکەدا لە بەپێی دەستور لە دوو ڕۆژی دواتردا عێراق دەکەوێتە بۆشاییەکی دەستوریەوە لە ئەگەرێکی لەم شێوەیەدا بەپێی دەستور پێویستە لە 60 ڕۆژی ئایندەدا هەڵبژاردننی پێشوەختە جارێکی تر بەڕێوە بچێتەوە پێتان وایە دۆخی سیاسی عێراق لەبارە بۆ شتێکی لەم بابەتە یاخود ڕێکاری یاسایی دیکە دەگیرێتە بەر؟
بەڵێ لە ڕاستیدا ئەبێت ئەم بارودۆخەی کە لە عێراق ڕوو ئەدا زۆر بە وردی دراسە بکرێ و بۆچوونی لەبارەوە دەربڕێت چونکە ئەمە مەسەلەیەکی هاکەزایی نییە. لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە پێماوا بوو کە بەڵێ دانیشتنی پەرلەمان ناکرێت و عێراقەکەوێتە بۆشایی دەستوریەوە بەو مانایی کە ئەو ماوە دەستوری دەستنیشان کراوە پەرلەمان لە ماوەی مانگێکا دەبێت سەرۆکی کۆمار هەڵبژێرێ پەرلەمان عاجزە لەوەی بتوانێت سەرۆک کۆماری نوێ هەڵبژێرێت کەواتە دۆخێکی تازەیە پێشاتێکی تازەیە لە 18 ساڵی ڕابردووی پرۆسی سیاسی لە عێراقا پرۆسی لەم بابەتە ڕووی نەداوە. نمونەی ئەم حاڵەتە لە لوبنان لە 2 ساڵی ڕابردوو ڕوویدا کە سەرۆک کۆمار لە فەراغی هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێدا ممارەسەی دەسەڵاتەکانی کرد و بە پێی دەستوری عێراقی سەرۆک کۆمار تا ئەو کاتی سەرۆک کۆماری نوێ هەڵبژێرێ لە شوێنی خۆی لە پێگەی خۆی ئەمێنێتەوە پانەخواستەمە گەر بمرێ یان دوور بکەوێتەوە یان شوێنەکەی چۆڵ بێت بە هەر سەبەبێک بۆ مانایی بۆ نمونە سەفەرێکی دوور و درێژکا و نەیەتەوە لەم بابەتانە ئەگینا سەرۆک کۆمار ممارەسەی دەسەڵاتەکانی خۆیەکە ڕئیسی مەحکەمەی ئیتیحادی ممارەسەی دەسەڵاتەکانی خۆیەکە حکوومەتی کاربەڕێکەر دەسەڵاتەکانی خۆی کە پێویستە بە ئیدارەدانی ئەمنیەتی و ڕۆشنی ئیداری بە ئیدارەدا بەڵام لەم حاڵەتە مەسئولیەتی قانونی ئەکەوێتە ئەستۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق مەسەلەی هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق پەیوەستە بە پەرلەمانی عێراقیەوە پەرلەمان مەسئولە بێ بەرامبەر بەو کەیسە و ئۆباڵی ئەکەوێتە ئەستۆی پەرلەمان خۆیەوە کوتلەکانی پەرلەمانەوە بۆیە ئەم بابەتە بەدیدی ئێمە سبەینێ جەلسەی پەرلەمان نابێ بە حکمی ئەوەی لایەنەکان پێک نهاتوون تەوافق دروست نەبووە و زۆرینەش ناتوانێت ژمارەی دوو لەسەر سێی ئەندامانی پەرلەمان پێک بێنێ و بچنە هۆڵی پەرلەمانەوە ئەم بابەتە بەو جۆرە بەردەوامە بێت تا ئەو کاتەی ئەگەنە دەمەوێت سەرنجی تۆ لەبارەی گرفتێکی تری یاساییەوە بزانم بەپێی ناوەڕۆکی بڕیارەکەی دادگای فیدرالی ئێستا کە ڕێکارەکانی کاندیدبوونی هۆشیار سێباری کاندیدی پارتی دیموکراتی کوردستانی بە تەواوەتی هەڵپەساردووە و ڕاگرتووە باز لەوە دەکرێت کە ئەو کاندیدە دۆسیە یاسایی هەیە بێگومان کەسێکیش کۆمەڵێک دۆسی یاسایی لەسەر بێت پێویستی بە کاتێکی دوو درێژە بۆ یەکلاییکردنەوەی دۆسیەکان کە دادگا ئاماژەی بۆ ئەو کردووە پێویستە یەکلایی ببنەوە اینجا بڕیاری نوێی لەبارەوە دەدرێت پێتان وایە ئەو کاتە زۆرەی هەیە بۆ یەکلاییکردنەوەی دۆسیەکان بەشی ئەوە دەکات کە پرۆسی سیاسی عێراق پەک بخات یاخود پرۆسەکە هەر خۆی بەردەوامە بێت بە تایبەتتر کە باز لەوە دەکرێت دادگا باسی لەوە کردووە کە ڕێکارەکان ڕادەگیرێن ئایا پرۆسی بابەتی سەرۆک کۆمار بە تەواوی پرۆسەکەەوە ڕادەگیرێت یان تەنیا کاندیدبوونی هۆشیار سێباری ڕادەگیرێت ئەزانی چۆنە لە ئەساسە لە ڕووی شخصی و کەسایەتیەوە لێگەڕێت لە ڕووی قانونیەوە ئێمە قساکەی دوجار هۆشیار سێباری یاساییەکەی بوو یاسیەکی کوردەوە ماوەیەکی زۆر تەمەنی بە پێشمەرگایەتی چی ئەوانەوە بەسەر بردووە بەڵام لە ڕووی قانونیەوە لە ئەساسە پارتی کاندیدکردنی هۆشیار سێباری هەڵەی کرد چونکە کاتێک باسی تێبینی قانونی ئەکرێ پەرلەمان شوێنی تەشریع و یاسادانانە موقعی قانونی پەرلەمانە ڕاستە دادگاش هەیە ڕاستە مەحکەمەی ئیتیحادی هەیە ڕاستە دەستەی نەزاهە هەیە بەڵام لە دنیادا پەرلەمان جێگەی یاسادانانە هەر ملاحەزەیەک لەسەر هەر کەسێک لە پەرلەمانەوە دروست بێت کەیسێکی قانونی بەهێزە ئەو بەڕێزەش ساڵی 2016 کە ئیقالە کراوە لە پەرلەمان ئەو دۆسیەکی قانونیە کاریگەری کردوێتە سەر ناوبانگی قانونی ئەو کەسە بۆیە یەکێک لە شروطەکانی کاندیدی سەرۆک کۆمار لەو کەسەدا غایبە بۆیە ئەمڕۆ لە ڕوونکردنەوەکەیدا مەحکەمەی ئیتیحادی گلەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەکە ئەڵێ ئێوە چۆن ڕێگەتان داوە کاندید ببێ لە کاتێکە ئەو شایستانی تێدانیە لەبەر ئەوەی ساڵی 2016 خودی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئیقالەی وەزیری دارایی بەڕێز هۆشیار سێباری کردووە واتە جگەلەوەی کە پرۆسەی کاندیدبوونەکەی ڕاگرتووە پرۆسەی کاندیدبوونی هەر کەسێک لەلایەن مەحکەمەی ئیتیحادیەوە کە دۆسیەی دادگای لەسەر بێ بێگومان پرۆسەیەکی زۆر درێژخایەنە بێ و وڵات پەرلەمان کوتلە سیاسیەکان
لەسەر کاندیدێک لە ناو 25 کاندیدا پرۆسەکان ڕناگرن و ناوەستن. ئەمە تەواو بووە، بۆیە پێم وایە پارتی لەم مەسەلەیەدا وەکو ساڵی 2010 لە ڕووی سیاسیەوە باش دراسەی دۆخی بەغدا و عێراق و باش دراسەی مۆقفی لایەنە سیاسیەکانی نەکرد. زۆر باشە. ئێستا کە کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستان ڕاگیراوە، قسە هەیە لەبارەی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بەدیلێک بە ئەودا دەنێت کاندیدێکی تر پێشنیازەکە لە ڕووی یاسایی و دەستوریەوە کات ماوە بۆ ئەوەی کە جارێکی تر کاندیدێکی جیاواز پارتی کاندیدێکی تر پێشنیاز بکات. هەندێک سەحافە و هەندێک کەناڵی ڕاگەاندن بابەتی وا ئەو ڕژێنن کە ئەگان لە مەسەلەی قانون و دەستور نییە. بابەتی کاندیدبوونی سەرۆکۆمار بڕایەوە ڕێکاری دەستوری و قانونی خۆی تەواو کرد و 25 کاندید لە بەردەست پەرلەمانی عێراقە و پەرلەمانی عێراق فەراغی ئەوەی نییە کێ کاندید و کێ کاندید نییە، یان لەبەر کەسێک پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکۆمار وا بگرێت بەڕێز و شێرجێباری شانسی کاندیدبوونیشی لە دەستدا و ڕێکارەکانی کاندید بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق زۆر زۆر ئاسانە، زۆر زۆر ئاسانە. تۆی بەڕێزی هاوڵاتی دەتوانی بە بەشداری لە ماڵی خۆتەوە بەشداری بکەی لە کاندیدبوون بۆ ڕئیسی عێراق کە مەرجەکانت تێدا بێت. بەڵام بۆ ڕئیسی حکوومەت ناتوانانی ئەبێ کوتلەی ئەکبەر تەرشیحت کا ڕاتسپێرێ بۆ مەسەلەی حکوومەت. بۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناتوانانی چکە بێ ئەندامی پەرلەمانی عێراقی. بەڵام بۆ ڕئیسی جمهور لە ماڵەکەی خۆتەوە ئەتوانی خۆت کاندید بکەیت. واتە ئەم ڕێکارە ئاسانی کە بۆ مەسەلەی ڕئیس جمهور لە سیاقاتی دەستوری خۆیدا هەیە کە سیاقاتی دەستوری تەواو بوو ئەو مەلەفە ئەپێچێتەوە. بابەتی کاندیدبوون و پێکردنەوەی کاندید بابەتێکە پێچرایەوە تەواو بوون لە ڕووی قانونی و لە ڕووی دەستوریەوە. بەڵام ئەگەر بێت و تەجاوز بکرێتە سەر قانون، تەجاوز بکرێتە سەر دەستور، ئەم بابەتە قسەیەکی تر هەڵەگێت. بەڵام ئەگەر لە چوارچێوەی قانون و دەستور ئێمە قسە بکەین بابەتی کاندیدبوون بۆ سەرۆکایەتی کۆمار تەواو. زۆر باشە. ئێستا کە زۆرینەی ڕاگەیاندنەکانی هەم هەرێمی کوردستان و هەم ئاستی عێراقیش زۆرینە و سەردێڕی هەواڵەکانیان باز لە نەبوونی یەکڕیزی لە لای کورد و ئەو ململانێت توندەی نێوان هێزە کوردیەکانە، پێتان وایە بەم بارودۆخەوە کە ئێستا کورد بەم شێوەیە چۆتە ناو پرۆسەکە و دەتوانێت لە ئایندەی نزیکدا لە عێراق چی بەدەست بێنێت؟ لای من خەزەکەت خاوە پرسیارەکە دووبارەکەیتەوە. ئێستا بە باشی گوێت لە دەنگی بنە کاک سالار؟ باشە. ئێستا کە زۆرینەی ڕاگەیاندنەکانی هەم هەرێمی کوردستان و هەم عێراقیش سەردێڕی زۆرینەی هەواڵەکانیان زیاتر ئاماژەیەکی ڕوونە بۆ هەبوونی ململانەیەکی تونند لە نێوان هێز و لایەنە سیاسەکانی کوردستان بە تایبەت پارتی و یەکێتی. بەم بارودۆخەوە کە ئێستا کورتەیدایەتی و چۆتە ناو پرۆسەی سیاسیەوە دەتوانێت لە ئایندەی نزیکدا لە کابینەی نوێی حکوومەتی عێراقدا چ دەستکەوتێک بەدەست بهێنێت؟ خۆی لە ڕاستیدا ئەبوو کوردێک گرتو وایە بۆ یەک ئەجندا بە یەک بەرنامە زۆرمانەوەتووە زۆریش ئەڵێ کە کورد سەرکەوتو نابێت بە تاگلایانە بچێتە ناو هەر سەفەقەیەکەوە جا ئەگەر مەکسەبی پۆست و لەو پایەشی لێبەدی بێن. چونکە کورد لە نەتیجە کەمینەیە لە چوارچێوەی پرۆسەی سیاسی لە عێراق و ئێستاکە بیدعەیەکی تریان زیندوو کردوێتەوە بە تایبەتی پارتی لەگەڵ حەلبوسی و سەدرەکان کە بەمدەئی زۆرینە و پرەنسیپی زۆرینە ئامێز زیندوو بکەنەوە لە عێراق کە ئەگەر ئەمە لە بەرژەوەندی عەرەب بێ لە ڕاستیدا کە بۆ خۆیان زۆرینەن لە بەرژەوەندی کورد نییەوە. پارتی ناتوانێت لە ڕێگەی بەدیهێنانی پرەنسیپی زۆرینە لە عێراق خزمەت بە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکات. باشترین لایەن نزیکترین لایەن بۆ پارتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە بەرامبەریشا بە بۆچوونی من نزیکترین لایەن بۆ یەکێتی لە بەغدا دەبێت پارتی دیموکراتی کوردستان و نەوەی نوێ و کۆمەڵ و یەکگرتو لایەنەکانی تر بێت. لەبەر ئەوە کورد ئەبێ یەک ئەجندای هاوبەشی هەبێت لە سەر بنەمای مافە دەستوری و حکوومەتی عێراقیەوە بۆ بەشدار بین لە وەرگرتنی پۆستەکان بۆ بەدیهێنانی ئستحقاقاتی دەستوری ئێمە. بەڵام هەر لایەک لەگەڵ جەبهەیەکە ڕێکەوتن کە کورد زەرەکە خەڵکی کوردستان زەرەکە، چونکە لایەنەکانی تر لە پێکێنانی حکوومەتدا لە نەتیجە لەسەر مافە دەستوریەکانی ئێمە ئەوان کۆکن کە بە ئاسانی جێبەجێ ناکەن. ئەبێ فشار هەبێت،
ئەبێ پێشتر ڕێککەوتنی کۆنکریتی هەبێ لەسەر مەسلەی پێشمەرگە، لەسەر مەسلەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێن، لەسەر مەسلەی قەرەبووی قوربانیانی جنۆساید، لەسەر مەسلەی هێنانەوەی ئێسک و کوچکەکانی ئێمە، لەسەر مەسلەی دروستبوونی محکمەی ئەنجومەنی فیدراڵی، مەسلەی دروستکردنی هەیئەی ئەقالیم بەپێی مادەی 105 دەستور، لەسەر مەسلەی مەنافزی حدودی، لەسەر مەسلەی استحقاقاتی دارایی، لەسەر موچەی ماگانە، لەسەر نوێنەرایەتیکردنی هەرێم لە سەفارەت و ناوەندەکانی دەرەوە. دەتوانم تا وەکو سەعاتێکی تر استحقاقاتی دەستوری کوردستانت بۆ بژمێرم کە پێویستە لایەنەکان لەسەری پێک بێن ڕێک بن مناقەشەی ناکەن. تا ئێستا نەیانتوانیوە ڕێک بکەون یاخود نزیک ببنەوە لە یەکتر. پێتان وایە ئێستا هیچ دەرفەتێک ماوە کە پارتی و یەکێتی بتوانن سوودی لێ ببینن لانی کەم نزیک ببنەوە لە یەکتر؟ لە دووسێ ڕۆژی ڕابردوودا کاک فەریدون عەبدولقادر کە پێشتر ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بووە و یەکێکە لە سیاسەت دیارەکانی کوردستان و ئێستا هەیە پەیوەندی شەخسیان هەیە لە کوردستان 24 مقابلەی کردوتی دەبوو پارتی فشاری لە یەکێتی نەکردایە و نەچوایەتە ناو پرۆسەیەوە بابەتی سەرۆکۆماری بۆ بە یەکێتی بەجێ بهێنێت. کەم وابوو یەکێک بوو لە پەیامە هەرە سەنگینەکانی کە بۆ پارتی لە ماوەیان نێردرابێ پەیامی کاک فەریدون عەبدولقادر بووەوە. دەبوو پارتی لەسەر ئەساسی ئەوەی کە سی کورسی هەیە خۆی بە زیاتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا چونکە بە بۆچوونی ئێمە یەکێتی لە ڕووی سیاسیەوە باشتر پەیوەندیەکانی باشتر هەڵسوکەوتی کردووە لە بەغدا بۆیە لەوانەیە سەنگەکەی ئەگەر زیاتر نەبێت کەمتر نەبێت لە پارتی و لەو ڕۆژەوە پارتی کاتێک کە پۆستی سەرۆکی هەرێمی لایە سەرۆکی حکوومەتی لایە دەسەڵاتی دادوەری ئەو هەیمەنەی بەسەرەوە هەیە و لە پایتەختە هەیمەنەی زۆرتری بەڕێوەبردن لە دەستی ئەوە دەبێ مەساحەیەکی زیاتر بۆ هاوشانەکەی لە ڕووی سیاسیەوە بەجێ بێڵێت کە وەکو نەریتێک پۆستی سەرۆکۆمار بۆ یەکێتی ماوەتەوە لە دوای جەنابی مام جەلال بۆ دکتۆر فواد بۆ کاک دکتۆر بەرهام و لە ڕاستی چاپۆستی سەرۆکۆمار وەکو موئەسەسەش تقریباً بەرژەوەندی یەکێتی بەرژەوەندی سیاسی و زۆر بابەتی تری لەخۆ گرتووە کە پارتی بەڕاستی یعنی لەم مەسەلەدا اشتباهی کرد و موفق نابێ و نەبووە لەوانەیە لە نەتیجەدا گرێ و گۆڵی زۆر زۆر گەورە دروستکە بەڵام هەر هەنگاوێکی تر بنێ لە ئایندەدا وەکو نەتیجەکەی کاک وشار زێباری لێکەوێتەوە. بۆیە بە بۆچوونی من یەکێتی و پارتی پێک بێن و جارێکی تریش بەر لە 10 ڕۆژ لە کەناڵەکانی ڕاگەاندن من ئەم پەیامەم نووسیوە کە تعبیر لە گزارش لە ڕای شخصی خۆمەکە و من لە وتنی ڕای خۆم بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان هیچ لەمپەرێکی سیاسی ناتوانێت بۆچوونی من ڕابگرێت کە بەرژەوەندی باڵای گەلی کوردستانی تێدایە کە پارتی یەکێتی پێک بێن پۆستی سەرۆکۆمار بۆ یەکێتی بەجێ بهێڵ بێ و پۆستە وزاریەکان بۆ پارتی بدرێ و پارێزگارێکی هاوبەش بۆ کورد لە کەرکووک دەستنیشان بکرێ و لەوێەوە ئەجندایەکدا بدرێ لەگەڵ لایەنەکانی تر ناو پەرلەمانی کوردستان لایەنە کوردستانیەکان مادام باسی وەرگرتنی پۆستە وزاریەکان کە لەلایەن پارتیەوە دەمەوێت ئەو پرسیارە بکەم لە ئەگەری بە تەواوەتی کشانەوەی هۆشیار زێباری لە کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆکۆمار ئەم کەسایەتە دەتوانێت لە ناو کابینەی نوێی حکوومەتی عێراقدا هیچ پۆستێکی وزاری وەربگرێت هەڵبەت مەبەستمە لە ڕووی یاسایی و دەستوریەوە وەڵامەکە بزانم. پێگومان لە ڕووی سیاسیەوە بۆ حکوومەت و بۆ پۆستی حکومی ئەو بڕیارەی محکەمەی ئیتیحادی دانەیەکی زۆر قورسە لە ڕووی قانونیەوە. پێتان وایە بتوانێت ئەوە لە ڕووی یاساییەوە ئەی لە ڕووی سیاسیەوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ڕێکەوتنی نێوان پارتی دیموکراتی کوردستان و هاوپەیمانەکانی تردا کە سەدر و حەلبووسی؟ لە ڕاستیدا ئەوە یەکێتی نییە بۆ نمونە کاک وشار زێباری لە پۆستی کاندید بۆ پۆستی سەرۆکۆمار کوردستانەوە و محکەمەی ئیتیحادیە و بڕیاری محکەمەی ئیتیحادی بڕیارێکی قەتعیە تەراجعی تیان نییە و هیچ لایەکی ناتوانێت تانەی لێبدا و لەبەر ئەوە هیوادارین ئەم بابەتە وەکو لە چاوی یەکێتیەوە تەماشا نەکرێت چونکە ئەمە نابێت کاریگەری کاتە سەر پەیوەندیەکانی یەکێتی پارتی بەڵکو بکرێتە دەرفەتێک
بۆ ئەوەی پارتی بێتە پاڵ یەکێتی وەدەستبەرداری پۆستی سەرۆککۆمار ببێ بۆ بواری تێر بۆ بەرژەوەندی تێر لە ڕووی حزبیەوە و لەوێشەوە بەرژەوەندی حزبەکان وەکو هۆکار بەکاربهێنرێن بۆ بەدیێنانی مافی خەڵکی کوردستان وەکو جاری پێشوو کاک فوادیان کاک فواد حسینیان تەرشێ کرد سەرکەوتوو نەبوو بوو بە وەزیری دەرەوە کە توانی کارەکان بەڕێوە برێەوە پەیوەندیی باش لەگەڵ سەرۆککۆمار و لایەنەکانی تریش هەبوو دوجار پارتی پێکێنان لە عێراق پێکەوە هەرکەم لە ئەم بابەتانیان نەبێتە زۆر باشە پێتان وایە ئەو گۆڕانکاریە خێرانەی کە لە عێراق ڕوو دەدەن تا چەند زادەی فشارە نێو دەوڵەتی و هەرێمایەتەکانن بە تایبەت باس لە ڕۆڵی ئێران و تورکیا دەکرێت پێتان وایە ئەو دوو وڵاتە تا چەند کاریگەریان لەسەر گۆڕانکاریکردن لە هاوکێشە سیاسیەکان هەیە لە عێراق بە تایبەت ئەم چەند ڕۆژەی دوایی عێراق بێبەری نیە لە کاریگەری کۆتانەشی کەکراون واتانی دەوری تێدا هەبووە بۆیە دێت ڕوو لایەنانەوە هەبووکە پێتر ڕێکوتیان دەکردی باڵی دەشێ ئەوانەکەی تەقسیمەتی زۆریە بەڵام دوجار سەر نەکەوتەوە لەزمان عێراق ئەمە هەلێش ساتی دیموکراسی و ئێستاتی دەستوری بەهێز نییە بتوانێت استیعابی زۆرینە و کەمینە بکرێواتە بەخۆتیان هەبێت بۆ دەسەڵاتی شەبێ بۆیە هێشتا کە عێراق ساتی دیموکراسی بارگەشەی نەکردێتەدا معارەزە بتوانێت هەم مافەکانی خۆی بکارێت هەم دەسەڵات و دامەزراوەدەستوریەکان ئستەقاقاتی ممارەتی سیاسی بکارێت بۆیە بە زۆرینە لایەکانی تر هەموو پێشێل ئەکەمەن بە زۆرینەکە سەرێکێتر بۆ زۆرینەیەکی ستەمکار بۆیە ئەم تەلمیحات زمینەکانی بەزۆرترین پێنەگەیشتن ڕۆژەوە باش وایە تەواوەت لەسەر بنەمای خۆی ئیسلاح و عێراق بەرەو زۆر سپاس و کوردی لەسەر مەسەلەی ئەو بەغداد میلانەکان و مافەکانی خەڵکی پێ زۆر سپاس بەڕێز سالار مەحموود ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەشداریکردنت بیرانی بەڕێز ئێوەش هەرشاد سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش خواتان لەگەڵ